ئەوروپا هەفتەیەکی سەختی تێپەڕاند. ئێرە فەڕەنسایە، خۆپشاندانە، پێداویستەکانی ژیان گران بوونە، لە زۆر شوێن سوتەمەنی دەست ناکەوێت. ئێرە بەلجیکایە، خەڵک لە زستانێکی سارد و گرانبوونی سوتەمەنی دەترسن. ئێرەش چیکە؟ سوتەمەنی گران بووە و خەڵک بڕستیان لێ بڕاوە. لە کاژێرەکانی ڕابردوودا سەرکردەکانی یەکێتی ئەوروپا لە برۆکسل کۆبوونەوە. شەقام هێندە گوشاری بۆ هێنابوون کە ناچار لەسەر پلانێکی هاوبەش بۆ ڕێگەگرتن لە گرانبوونی سوتەمەنی ڕێککەوتن. ئۆلاف شۆلس و ئێمانوێل ماکرۆن پێدەکەنن، بەڵام پەیوەندیەکانیان خراپن. ئەمەش کاریگەری لەسەر بڕیارە گرنگەکانی یەکێتی ئەوروپا داناوە. لە زۆر شوێنی ئەوروپا بیر لە جێگرەوە بۆ سوتەمەنی دەکەنەوە. ڕۆمانیەکان چوونەتەوە سەر خەڵوس. بەلجیکیەکان گەڕاونەتەوە بۆ داربڕین. دەڵێی متمانەیان بە ڕێککەوتنی سەرکردە ئەوروپیەکان نییە. هەفتەی داهاتوو وەزیرانی وزەی ئەوروپا کۆ دەبنەوە و بڕیاری ورتتر بۆ کۆنتڕۆڵکردنی نرخی سوتەمەنی دەدەن. ئۆلاف شۆلس دوای ڕێککەوتنەکە نەیشاردەوە کە بە مەرج ڕازی بووە و لەم ماوەیەدا دیسان دەبێت کۆبوونەوە بکرێن. بۆیە هێشتاش ترسی ئەوروپیەکان لە تێپەڕاندنی زستانێکی سارد نەڕەویوەتەوە. جگە لەم گوندە لە سویسرا کە بە هیچ هێڵێکی وزەوە نەبەستراوەتەوە و کارەبا و سوتەمەنی لە نێو گوندەکەی خۆیان بۆ خۆیان بەرهەم دێنن.